بەڕێزان سڵاوی خوای گەورەتان لێبێت. ئێرە شاری براتفۆردە لە وڵاتی بەریتانیا. ئەو شارەی کە نزیکی 200,000 موسڵمانی تێدا هەیە، 110 مزگەوتیشی تێدا هەیە. ئەمەش یەکێکە لە گەورەترین مزگەوتی ئەم شارە. ئەم شارە شارێکە ناسراوە بە پاکستانێکی بچووک، واتە هێندەی موسڵمان تێدا هەیە. أشهد أن لا إله إلا الله إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهدي الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله صلوات الله وسلامه عليه تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. ئەگەر تۆ شخصێتی خۆ نەپارێزی دەبێت چی لێ بکەیت؟ دەبێت خۆ بەیتە دەستی بەرامبەرەکەت. ئەی چەند کەسمان هەیە ئێستەکانێ تووشی عەرەق بووە، تووشی زینا بووە، تووشی تلیاک بووە، تووشی قەتل بووە بەهۆی کێوە؟ بەهۆی ڕەفیقەکەیەوانێ. کەوا لە تۆ بچی بکەی؟ تۆ ئەبێ شخصێتێ بۆ خۆ دروستکەیت. دەبێت تۆ شخصێتێ لەناو کۆمەڵگاکە دایکی تۆ کە تۆی بووە بە ئازانە تۆی بووە بە ئازادی، وا تۆی نەبووە کاتێک کە تۆ وەکو هەر کەسێکی تر ببی بە عەبدی خەڵکی. تۆ عەبدی خوای، ناوێبی عەبدی بەرامبەرەکانت. چەندین کەسمان هەیە لە کۆمەڵگای ئێمەدا ئیختیاری نەماوە. بەگوێی دایکیشت مەکە، بەگوێی باوکیشت مەکە، ئەگەر بێت و داوای شتێکی لێ کردی مخالفەی شەرعی خوا بێت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ئینەما الطاعة في المعروف. طاعە لە چیایە؟ لە شتی چاکەیە. ئینەما الطاعة في المعروف لا طاعة في معصية. هەر شتێک داوای معسیەتی لێ کردی تۆ مەیکە، هەچی داوای تاوانی لێ کردی تۆ مەیکە، تۆ بەگوێی مەکە. خەڵکێکمان هەیە لاخن بە تەنیا مێنمۆ، ڕەفیقەکانم هەمووی ئەواکەن، من بە تەنیا نیم. خواد لەگەڵ خوا، کەسێک خوای لەگەڵ بێت لە هەموو کەس بەهێزترە، کەسێک خوای لەگەڵ بێت لە هەموو کەس بەقوترە. وهو معكم أينما كنتم. لە هەر شوێنێکی ئەم دنیایا بی بە شەرتێ تۆ ڕوو لە خوا بێ، خوا لەگەڵ تۆیە، خوا پشتگیرتە، خوا سەرخەری تۆیە. کەوا لەها تۆ شانازیکە بە خۆتەوە، شانازیکە بە خۆتەوە کە تۆ هەیت، شانازیکە بە خۆتەوە کە تۆ خاوەنی قەراراتی خۆتی. قەرارەکانی خۆت مەدە بەدەست ڕەفیقەکەتەوە، قەرارەکانی خۆت مەدە بەدەست هیچ کەسێکەوە. چەندین کەسمان هەن ئێستا بوون بە عەبد، عەبدی حیزبن بەدەست خۆی نییە، عەبدی ڕێکخراون بەدەست خۆی نییە، عەبدی مدیری معامەلەکەیەتی بەدەست خۆی نییە، عەبدی ڕەفیقەکانیەتی بەدەست خۆی نییە. بۆ لەبەرەوە شخصەتی خۆی ڕوخاندووە، شخصەتی خۆی دابەزاندووە. ئەو چی بکە تۆش واکەی، ئەمە غەڵەتە. تۆ چاو لەو مەکە، تۆ چاو لە خۆت کە، خودی خۆت ناخی خۆت چی داوالیەکە ئاوا ڕەفتارکە. زۆرێکمان هەن کەوا ناخی پاکە، پاک بە پاکێتی خۆت بڕۆ، چاو لە خەڵکی مەکە، چکە هەر کاتە چاو لە خەڵکی کرد خوای پەروەردگار عقوبەتەدا. جگەلەوەی بەرامبەرەکەت پێتەڵێت تخوایسە کاتی حەجە تۆ گەنجی جارەکان تۆزە ڕابێرە لە دنیادا، گەنجێتەکەی خۆ سەرت بکە. ئەگەر نەکەوتمە بەیانی چی بکەم باشە؟ ئێگە مردم بەیانی، ئێگە سەعاتێکی تر مردم، تۆ دێیتە شوێنی من لە جەهەنەم. لە ڕۆژی قیامەت خوای پەروەردگارە فەرمێ وەکولهم ئاتیه یەومە القیامەتی فەردا. لە ڕۆژی قیامەت هەموو ئینسانێ بەچی حەشرەکرێ؟ بە تەنیا حەشرەکرێی لای خوای پەروەردگار. بانگ ناکەن لەسەر ڕەفیقەت لێپرسنەوانێ، تۆ خۆت. کەوا لەهات ئەگەر تۆ دێیتە قەبرەکەی من، ئەگەر تۆ دێی سزاکان لەسەر من هەڵەگری با بەگوێت کەم، بەڵام نایکات. ئەی چەندین کەسمان هەیە بەگوێ ڕەفیقەکەی کرد، خۆی چوو بۆ جەهەنەم، خۆی چوو بۆ عەزابی خوا، خۆی مرد، خۆی کەسێکی قاتل بوو، کەسێکی خراپەکار بوو، بەڵام ڕەفیقەکەی تۆبەی کردوایی. ئەو لەوانە بچێ بۆ بەهەشت، بەڵام تۆی نار بۆ جەهەنەم. لەبەر بەگوێی مەکە چەندین ڕەفیقمان بینی زۆر دۆست بوون، زۆر
بقدر يعني تالموية بين النبو بلان دواي بون بچي بون بدوشمني يكتري بو يكاتيك پیغمبر إبراهيم رضا ورحمة سلامي خواي لبي پیغمبرێکی گەورەیە باوکی پێغەمبەرانە کاتێک باوکی داوای لێ ئەکات وەرە ئاگر پەرستە ئەو چی پێڵێ دەڵێ من نایپەرستم بەڵام وەڵامی باوکی چییە لە ئەرجومەنەک بەربارانە دەکەم دەکرێت بەرامبەرەکەت هەر کەسێ بێت دایکت بێ باوکت بێ برات بێ خوشکت بێ دەوروبەر بێ ڕەفیقت بێ دەکرێت تعلیقی لێبن دەکرێت ئیهانەتکەن بەڵام تۆ مەبسێ واللهی کاتێک کە تۆ سەیری پۆڵا ئەکەی دەبێ وەکو پۆڵا وابی لەم ژیانەدا پۆڵا زانی بەچێوێ پۆڵا هەر ئاسنێکی ئەتیادیە بەڵام ئەوەندەی ئاگر لێدەن ئەوەنەی ئاگر لێدەن تەواو هەموو شتە خراپەکان لێ بێتەوە ئەبێت ئەو پۆڵای کە بە حەیاتی ناشکێت ئای ئەو کەسانەی کەوا تووشی ناڕەحەتی بوون ئەو گەنجانەی ئێستاکانە حالیەن لە عالەمی ئیسلامی و بە تایبەتیش لە هەرێمی کوردستان کە بە هەڵەداکەون بۆ لەبەرەوەی ناڕەحەتیان نەچەشتووە برسێتی زۆریان نەچەشتووە زەخت و زۆریان نەچەشتووە ناڕەحەتی زۆریان نەچەشتووە لەبەرەوە کاتێک گەزانی یەکسەر خۆی ئەکوژێت یەکسەر هەڵەوەشێتەوە زەواجەکەی هەڵەوەشێنێتەوە بۆ ئەم شتێ نەبینیوە ڕانەهاتووە لەسەر ناڕەحەتیەکە نەبەوە پۆڵاکە کەوا لێهات تا نەبی پۆڵاکە تۆش بە هەمان شێوە ئەو کەسە لێ دەرەچێ لە هەشتاکانە لەبیرم دێت دراوسێ دوکانەکانم ئەهاتن بۆ لام من گەنجم هەمووی ئەمرم 12-13-14 ساڵە بەو مناڵیە کەسی زۆر خراپ بوون چکە دەوڵەمەند بوون و وەزعی مادیان زۆر باش بوو خوای گەورەش ئەفەرمێ ئین الئینسان لەیەطغا ئەن ڕەئاه استەغنا کاتێک کە ئینسان تۆزێ پارەی هەبوو تۆزێ دەوڵەمەند بوو چی ئەکات مەغروورە بێت خوایمان پارێزی ئەنوو بۆ نایە بچین ئاوپڕژێنی مێشکمان کەین لە ڕاستیدا من نەمەزانی ئاوپڕژێنی مێشک چی ئاوپڕژێنی مێشک ئاوپڕژێنی مێشک لە ئێوان چی بوو بریتیە لەوەی کەوابی عەرەق بخۆیتەوانێ من بەگوێم نەکردن من نەچوم بۆکە ئەوان عەرەق بخۆم و ئەوان هەمووی چوون ئەوان زیناشیان نەکرد ئەوان گوناهی دنیایان نەکرد گویان بە حەڵاڵ و حەرام نادا بەڵام من نەمکرد من بە شەخسەتی خۆم مامەوە بەس کێ قازانجی کرد من کردم ئەو زەرەری کردووە ئەوەگە تۆبە نەکات لە دنیاشە شەخسەتی نیە و لە قیامەتیش نیەتی کەوا لێهات گەنجەکانمان بە خۆشیەکانیان با هێز و قۆتی خۆیان ڕەبت نەکەن بە کەسی ترەوە لەسەر خۆت بینا بکە شانازی بە خودی خۆتەوە بکات کە تۆ چەنە شانازیت بە خۆتەوە کرد لە دنیا سەرکەوتووە بی وەکو چۆن دەڵێن کاتێک بەڵام هەوڵ بدە مەغرور مەبە لە ژیانتە هەوڵ بدە مەغرور مەبە کە خەڵکێکی زۆرمان هەیە لەسەر مەغروری ئەیکا دەڵێ ئەگەر چیتە سەر بەرزاییە بۆ مەچۆکەوە خەڵک ببینن بڵێن ها بەخوا فڵان کەسێکە دیارە بەعەکسەوە بڕۆ سەر بەرزاییەکە بۆ تۆی تۆ خەڵک ببینی بۆ تۆ دنیا ببینی بۆ تۆ عالەم ببینی بۆ تۆ مەکانەتێکی بۆ دروست بێ کەوا لێهات ئێمە لە ژیانی ڕۆژانەمانە کۆمەڵی بیر و بۆچوونی غەڵەت هەیە لەناو کۆمەڵگاکەمانە ئەگەر تۆ سفور بیت ئەگەر تۆ زیناکەی ئەگەر تۆ عەرەق بخۆیتەوە ئەگەر تۆ پیاو بکوژی ئەگەر تۆ گوێ بە حەڵاڵ و حەرام نەدەی تۆ گوێ بە قیامەت نەدەی ئەوە تۆ پێشکەوتویت ئەوە تۆ سەرکەوتویت ئەوە تۆ بردووتێتەوە تەقییمەکان چۆن گۆڕاون بەڵام بەئەدەب بە بەئەخلاق بە بەڕێز بە دەم پاک و دڵ پاک بە چاو پاک بە خیانەت مەکە دادپەروەر بە بەزەی بە فەقیر و هەژارەکانە بێتەوە تۆ کەسێکی دواکەوتووی واللهی لەم ڕۆژانە ئافرەتێ تەلەفۆنی بۆ کردوم دەڵێت من ئێستا حیجاب نیم و سفورم دەمەوێت لە چ بکەم بەڵام مەترسم بچمە سەر ئیشەکەم دەرم کەن سبحان الله کەسێک ئەگەر بە ئەدەب و بە ئەخلاق بڕوا لە شوێنێکە لە هەرێمی کوردستانە لەو شوێنە موسڵمانەدا ئەڵێ دەرمەکەن لەسەر ئیشەکەم لەبەرەوەی لە چکم بەسەرەوەیە باشە لەبەر شوێنێکی چییە ئەهلیە شوێنێکە کابرا خۆی بڕیارەدا دەڵێ بێ کەسێ لێرە بێ دەبێ ئەم شەرتانەی تیا بێ
کوردی لە وڵاتی بەریتانیا و لە شاری برادفۆرد مزگەوتی سەلاحەدین لێرە کە سوپاس بەخوای گەورە چەند ساڵێک ئێمە لێرە مزگەوتی خۆمان هەیە و سوپاس بەخوای گەورەکەەوە مسلمانێکی زۆر باش لەم شارەیە مسلمانێکی نوێشکەری زۆرمان هەیە و هاتوچۆی ئەم مزگەوتە ئەکەن لێرە ئێمە لە شاری برادفۆرد تەنها مزگەوتێکمان هەیە بەڵام سوپاس بەخوای گەورەکەەوە لە زۆربەی شارەکانی کە لە بەریتانیا مزگەوتمان هەیە و ئێستاش بەردەوام مزگەوتی تازەش لەکردنەوەدایە ئەمێ لێرە ئێمە باسێک بکەین سەبارەت بە ئەم بارودۆخی کە نەخۆشی پەتای کۆرۆناکەوە هاتووەتە پێشەوە و هەموو جیهانی گرتوۆتەوانێ ئێمەش لێرە وەکو مسلمانان کە لە وڵاتی بەریتانیا کاریگەریەکی زۆری هەبوو لەسەر ئێمەش وەکو نوێژ و عیبادەت و پەرستشتەکان کە مزگەوتەکان دیارە بۆ بیدایەتی کاتێک بیدایەتی هاتنی پەتای کۆرۆنا کە هات مزگەوتەکان و شوێنەکان بە گشتی هەمویان داخران ئەو شوێنانەی کەوا گشتین هەمویان داخران بۆ ماوەی چەند مانگێک بەڵام دوای بە بڕیارێکی حکوومەت بڕیار دراکەوە لەژێر کۆمەڵێک ڕێنمایی پابەرمون بە هەندێک ڕێنمایی و هەندێک خەڵ ئەو شوێنە گشتیانە هەمویان ئەتوانن شوێنەکان بیان بکرێنەوانێ وەکو مزگەوتەکان و کەنیسەکان و ئەو شوێنەکانی دیکەیکەوە ئەدیانەکانی تر وەکو شوێنی عیبادەتکردنیان کە ئەوانە هەمووی بە گشتی بڕیار دەرچوو کە لەژێر ئەو ڕێنمایانەدا بۆیان هەیە وەتوانن شوێنەکان بکەن و ئێمەش وەکو مزگەوت بە پابەندبوون بۆ ڕێنمایانێکەوە بۆمان دانرا سوپاس بەخوای گەورە توانیمان مزگەوت بکەینەوانێ و ئێستا مزگەوت کراوەیە و والحەمدولillah هەرچەنە کاریگەری خۆی هەبووە بەڕاستی ئێستا بمانەوە نەمانەوێ خەڵکی کەمتر لە پێشتر لە پێشەوەیکەوە پەتای کۆرۆنا بێ خەڵکی یعنی کەمتر ئێستا هاتوچۆی مزگەوتەکەن لەبەرەوە ئەو ڕێنمایانێکەوە دانراوە تۆزێک بارقورسی دروستەکە لەسەر شانی خەڵکی یعنی بۆ نمونە تۆ کاتێک کە تۆ دیتە ناو مزگەوتەوە بێ پابەندی بۆ ڕێنمایانەوە ئەویژەوەیە جاران پێشەوەی کە ئەم بارودۆخە بەو شێوەیە بێ تۆ هاتیتە ناو مزگەوت بە هەر زۆر ئاسان نوێژی خۆتی دەکردوە چیتە دەرەوە بەڵام ئێستا شتەکە گۆڕاوە لەبەرەوە ئێستا ئەبێ بەرماڵی خۆتت پێبێ و ئەبێ ماسکت پێبێ و ئەبێ پێڵاوەکانت لەگەڵ خۆتا علاگەت پێبێت و پێڵاوەکان بکەیتە ناو علاگە لە لای خۆتۆدا بنێ و هەروەها کاتیمانەوەی ناو مزگەوت پێشتر تۆ ئازاد بچنە لە ناو مزگەوتا بمەیتەوە شەو لە ناو مزگەوتا ئەمایتەوە کراوە بوو کەس پێی ناوتی چیەکەی لە مزگەوتا و ئێتر تۆ هەموو بۆ خۆت ئازاد بووی بەڵام ئێستا تەنها ئەوەی لە ڕێنمایەکانە هاتووە بە تەنها تۆ لە کاتی جەماعەتەکانە ئێمە بۆمان هەیە لە کاتی جەماعەتەکانە چارەکێک پێشەوەیکەوە جەماعەت نوێژی جەماعەت دەست پێ بکە ئەتوانین مزگەوت بکەینەوانێ و دوای ئەوەش کە جەماعەت تەواو بوو ڕاستەوخۆ ئەبێ مزگەوت دابخرێت و هەتاکو کاتی جەماعەتی داهاتوو لێرە بۆ شێوەیە کاتێکەوە دێ ناو مزگەوتەوە لە حوشەی مزگەوتەوە لێرە ئەچینە ژوورەوە جا پێشەوەیکەوە ئێمە بچینە ژوورەوە پێویستە بەرماڵمان پێبێت و پێویستە هەر کەسێکەوە دێ بەم شێوەیە بێ ماسکەکەی خۆی دەرێنێ ماسکەکە لێرە پێشێکی داغڵی ناو مزگەوت بی ماسکەکە دەکەی ئاوا بەم شێوەیە ماسکەکە دەکەیت و بەرماڵەکە شت پێبێت لەگەڵەوەش کاچینە ژوورەوە لە ژوورەوە بێ علاگەشمان پێبێ لە گیرفانمانە کاتێککە چوونە ژوورە بێت پێڵاوەکانم بکەین ناو علاگە و لە لای خۆمانەوە پێڵاوەکان دانین بەم شێوەیە کاتێککە هاتینە ژوورەوە لێرە پێشە شتێک لێرە ئەمە لێرە ئەنتیبەکتریایە هەم جێڵە لێرە بەم شێوەیە لە دەستمانی ئەدەین ئەبێ ماسکی خۆمان پێبێ بەڵام لێرە احتیات هەر دانراوە لە مزگەوتە لێرە ماسک هەیە ماسکی زیادە هەیە و لەگەڵەوەشە ئەم کاغەزانە هەیە لێرە بڵین کاتێککە تاوا بێ خۆمم بە تۆپی گەورەیە ئەی بڕین و دائێن وەکو بەرماڵ جاریوە هەیە یەشێک دێتە ژوورەوە یا ئەهلی شارەکە نیە لە شوێنێکەوە هاتووە یا بەرماڵی بیرچووە ئیتر یەکێک لەو کاغەزانە لەگەڵ خۆیان ئەیدێنی و لێرەوەکو بەرماڵ دایەخا لێرە بەم شێوە لێرە بەم شێوە کاتێککە ئێنە ناو ڕیزەکە و پێڵاوەکان لە شوێنەکە لە لای خۆمانەوە پێڵاوەکان دایان لەبەرەوە مەجال هەیە بینی هەر نەفرێک ئەبێ مەترێک بین بێەوە بۆ شێوەیە
شوێنەکان هەمووی دیاری کراوە هەر کەسێک کاتێک کە دێ لەسەر یەکێک لە خەتەکان لەو خەتانە بەرماڵەکەی خۆی داخات و نوێژەکەیەکە. کاتێک کە نوێژەکەشمان تاو کرد لەگەڵ خۆمانە بەرماڵەکە هەڵەگرینەوەنێ و پێڵاوەکانی خۆمان هەڵەگرینەوەنێ و ئەچینە دەرەوە. بەڵام یەک شتێک ئەبێ ڕەچاوی ئەوە بکرێت کاتێکەوە جەماعەت تەواو ئەبێ بۆ نمونە کە سەفی پێشەوە لە پێشەوە ئەو نەفەرانێکەوە لە پێشەوە نوێژ ئەەکەن ئەبێ پێویستە وەکو ڕێنمایەکان ئەوەیە نەفەر هەڵنەسیە بەیەکەوە بەجارە بەسەر یەکتریا ئەبێ وابێ لێرەوە سەفی دواوە بچێتەوە دەرەوە سەفی دواوە لێرەوە بۆ نمونە ئەگەر کاتی جەماعەتەکان دوو سەف بێ لێرەوە ئەم سەفە هەسێ بڕاتە دەرەوە بە دوای یەکا و دوای سەفی دوای ئەوە ئیتراوە بۆ شوێ لێرە شوێنی چوونە دەرەوە جیاوازە لەبەرەوە کاتێکەوە لێ دێتە ژوورەوە نابێت لە هەمان ڕێگەوە بچیتە دەرەوە لێرە بۆ شوێ کە نوێژت کرد ئەبەر ڕێگەی چوونە دەرەوە جیاواز بێ لێرەوە ڕێگە هەیە ئێمە لێرەوە ئەچینە دەرەوە بەم شێوەیە. ئەمە لێرە شوێنی چوونە دەرەوەیە پێشتر ئەمە شوێنی ئافرەتان بوو قاتی سەرەوە لێرە ئافرەتان لێرەوە هاتنە ژوورەوە بەڵام ئێستا لەبەرەوەی کە بارودۆخەکە ئاوە بۆ شێوەیە بە موقت هاتنی ئافرەتان لەم کاتەیە وەسیێنراوە یعنی خوشکان ناتوانن بێنن مزگەوت بۆ نوێژی جومعە ئیتر سەرەوە شەرکراوە هەر بۆن پیاوان ئەچنە سەرەوەش لەبەرەوە لە خوارەوە جێگەکە محدودە لە خوارەوە جێگەی 50 نەفرێک بێ سەرەوەش بەسەرەوە بە خوارەوە جێگە 100 نەفرێکە بێ لەبەرەوە شوێنی ئافرەتان ێستا لەم کاتە بە موقت داخراوە لێرەوە بەم شێوەیە لە ڕێگاکە کاتێککە لێ نوێژ تەواو بوو لەم ڕێگەیەوە کە شوێنی ئافرەتانە لێرەوە ئەچینە دەرەوە ئیتر ئەچینە دەرەوە لە مزگەوت. ئەمەش قەبرستانی موسڵمانانە ئەگەرچی کاتێک کە دەی بۆ قەبرستان لێرە لەبەر ئەوەی وڵاتێکی سەوزە هێندەش جوان کراوە کەمتر بیری قیامەتە دەکەوێتەوانێ زۆرجار من ئەگەر خەڵکێکم بهێنایە بۆ ئەم شارە یەکێ لەو شوێنانەی کە بمهێنایە دەمهێنان بۆ سەر قەبران ئەگەرچی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێمانە فەرمێت بڕۆن بۆ سەر قەبران بۆ ئەوەی یادی قیامەتتان بخاتەوە بەڵام لە ڕاستیدا لێرە کاتێک کە ئەیبینی هێندە گوڵ و گوڵزاریان لەسەر داناوە هێندە بەردی گرانیان بۆ کڕیوە هێندە جوان کراوە کەمتر بیری قیامەتت ئەکەوێتەوانێ بەڵام ئەمەش ڕێگای هەمومانە دەبێ هەمومان بین بۆ ئێرە کەسمان هەیە وەکو ئەمە پێچێت دەوڵەمەند بێ بەڵام خەڵکی تریشمان هەیە هەر بە هەمان شێوە ئەوەتانە لە پێشمانەوە پێچێت کەسێکی زۆر هەژار بێت یاخود لەوە ئەچێت لە دینداریشە فەرقمان هەبێت جا ئەم ڕۆژە پێویستەکە حسابێکی بۆ بکەین. لێرە قەبرستانی موسڵمانان جادەیەک لە نێوان مەسیحیەکان و جوولەکەکان داهەیە بەواتایەک ئەمەی کە دەیبینن ئەمە بەشی موسڵمانانە بەڵام ئەمەی تریان بەشی مەسیحیەکانە جادەیەک لێکمان جیاکاتەوە ئەم شوێنانەی کە ئێمە ئەیبینین کە بە قەبرستانی موسڵمانان ناسراوە ئەمە بە پارەی موسڵمانان دەکڕێت کەسی خێرخوای زۆری تێدا هەیە ئەرزەکە دەکڕن ئێستا لەبەر ئەوەی کەوا بەش ناکات بۆ موسڵمانان بەردەوام قەبرستانەکە لە زیادبوونایە و ئەوە قەبرستانێکی تریشی بۆ حازر کراوە ئەمەش بەشی موسڵمانەکانە بەڵام ئەمەیان بەشی مەسیحیەکەیەتی
بەشی مەسیحیەکەی ئەگەرچی خەڵک لێرە لە مەسیحیەکانە زۆر بە کەمی دەنێژرێن چکە بەشێکی زۆری دەسووتێنرێت بەشی زۆری دەسووتێنرێت ئەوانەی مەگەر کەسێ بڵێ وەزعی مادی زۆر باش بێت یاخود زۆر متەدەین بێت ئەچین وەکو ئێمە دەیانێژن بەڵام بەشێکی زۆریشی نانێژرێت بە درێژایی 20 ساڵ من لێرە ئەبینی مەجموعەیە خەڵکی مەحدود هەنکەوە قەبرستانیان لە ناو موسڵمانانە قەبرەکەی بۆ تەرتیب کراوە بەڵام زۆرترینی ئەوە شوێنی سوتاندنەکەیەتی هەر کەسێکە دێت جاری وا هەیە نەفەرێکی لەگەڵایە دەچینە پاڵیشی پشت بەخوای گەورە ئەم دارانش کە دەبینرێت ئەوە شوێنی جوولەکەکانە بە قەفڵش داخراوە و کەس بۆی نییە تێی بچێت ئێستا هاتینە ناو بەشێکی تر لە قەبرستانی مەسیحیەکان ئەوانەی کە سەدان ساڵە مردوون ئەم قەبرەی ئێستا دەیبینین ساڵی 1895 وەفاتی کردووە هەرێکێک لەم قەبرانی کە تۆ ئەیبینی بیر بکەرەوانێ کە خەڵکی ئێستا ئابەم شێوازە مردووەکانیان نانێژن ئەو کاتێک کە ئاوا بوون مەسیحیەکی زۆر تێرتۆخ بوون ئێستا کەمترینیان بە مەسیحیەت ماوە بۆیە بە هیچ شێوازێک بیر لەمە ناکرێتەوە بەم شێوازە بیان نێژن بەڵکو بە پێچەوانەوە یا سوتاندنە یاخود ئەوەتانێکە بە شێوازێکی زۆر ئەتیادی لەوە ئەچێت قەبرێکی ئەتیادی بۆ تەرتیب بکرێت یاخود تەنها کێلێکی بۆ دابنرێت لێرە حەفارەیەکی بچکۆلە قەبرەکان هەڵ ئەکەنێت خاوەنی مردووەکان کەسیان بۆیان نییە حەفارە یاخود پاچ هەڵیکەنن بەڵکو شارەوانی نەفەرێکی دیاری کردووە بەو حەفارە بچکۆلە قەبرەکان هەڵ ئەکەنێت و هەر خۆیشی ئەوەندە شارەزایە دەڵێ موسڵمانێکە لە کاتێکە خوێن غەیری موسڵمانن ئینگلیزن بەڵام زۆر شارەزان لەوەی کە موسڵمانان چۆن مردووەکە دەنێژێ ئاوا پێ دەڵێن سونەتەکانیشت پێ دەڵێن ئاوا بەو شێوازە ئەچیت و پاشانیش لێرە هەر کەسێک بمرێت ناتوانێت خۆی بینێژێ بەڵکو دەبێت کۆمپانیا ئاگادار بکرێت کۆمپانیا دەچێت وەری دەگرێتەوە و بۆشت دەشۆرێت و تۆش پارەکەی ئەدەیتەوە و خۆشی بە سیاری خۆی کۆمپانیاکە بۆ تێهێنێ بۆ سەر قەبران ئەمەش ئەو شوێنەیە کە مردووەکانی لێ ئەدەسووتێن مردووەکان لاشەکان دێنن بۆ ئەوێ و پاشماوەیەکی زۆر کورت دەبینیت هیچی نەماوە و تەنها مشتێک خۆڵە و دەکرێتە ناو شوشەیەک و دەدرێتەوە بە خاوەنەکانیان ئەوانیش لە ماڵەوە لە شوێنێکی جوانە دایدەنێن و ئەزانن بەردەوام ڕۆحی کەسوکارێن لەگەڵ یانە ئاواهی بیرکردنەوەیانە پاشانیش کاتێک کە ئەو کەسانی کە دێن بۆ ئێرە زۆرجار کەسێکی لەگەڵایە یا لەگەڵی نییە جاری وا هەیە شارەوانی کەسێک مردووە وەکو لای خۆمان نییە کاتێ لای خۆمان ئەیبینی بە سەدان و بە هەزاران کەس پێشوازی ئەکەن ئەچن بۆ تەشیعی جەنازە و قەرباڵغێکی زۆری لەسەر دروستەکرێت بەڵام لێرەدا بەو شێوازە نییە زۆر جار دەیبینیت تەنها بە سایقەکە هێناوێتی لێرە تەسلیمی دەکات و لێرە دەسووتێنرێت یاخود ئەگەر کەسێک زۆر دەوڵەمەند بێ بە دوو ئەسب ئەیهێنن و ئەسپەکانی جوانەکەن و تا ئێرە ئەیان هێنن ئەمەش شیانی بەشێکی تر لە مرۆڤەکانە